هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەی دەوڵەتیش نییە بەڵام لە ڕووی سیاسی دیپلۆماسی پەیوەندیە نێو دەوڵەتیەکان پێکەوەژیان بۆتە دوورگەیەکی ئارام نەکەر لە عێراق بەڵکو لە تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕۆژ لە دوای ڕۆژیش پەیوەندیە سیاسی و کۆمەڵایەتی و دیپلۆماسیەکانیشی لە گەشەکردندان هەر دوێنێ ڕێکەوتنێک لە نێوان شاری مۆرهید لە ویلایەتی ئەوەیە مینۆسۆتا لە ئەمریکا لەگەڵ ئیدارەی سربەخۆی زاخۆ واژۆکرا ئەمە چواتایەکەی گرنگیەکەی لە چیدایە کردنەوەی ئەم دەواازەیە لەگەڵ شارێکی تری ئەمریکا چی دەگەێنێت دەمانەوە قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە بکەین بە میوانداری زۆر بەڕێز شێلی کارلسن سەرۆکی شارەوانی مۆرهید کە ڕاستەوخۆ لە مینۆسۆتا لەگەڵماندایە خات و شێلی سلااوان لێبێ ئەم کاتتان باش سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لە ژووری هەواڵی کوردستان 24 دەمەوێت بەو پرسیارە دەست پێ بکەم گرنگی ئەم ڕێکەوتنە لە نێوان شاری مۆرهید لەگەڵ ئیدارەی سربەخۆی زاخۆ لە هەرێمی کوردستان لە چیدایە؟ کۆمەڵگەی کوردی کاریگەریەکی زۆر ئایرێنیان لە شاری مۆرهید هەبووە کە دانیشتویان نزیکەی لە سەدا هەشتی کۆی گشتی دانیشتوانی مۆرهید دەبی و بەڕاستی لە ڕووی کللتوریەوە شارەکەی ئێمەیان دەوڵەمەند کردووە بەڕاستی کللتورێکی زۆر قوڵیان هەیە و لەگەڵ خەڵکی ئێمەدا پەیوەندیان گرتووە چەند ژمارەیەک لە بازرگانی نوێیان کردوێتەوە هەماهەنگ بوونە لەوەی کە لە قوتابخانەکاندا چالاک بێن لە چەندین ڕێکراوی کۆمەڵایەتی و کۆمەڵگەکەماندا کاریگەری و چالاک بوونە بەڕاستی ئێمە هەوڵ دەدەین لێرە لە مۆرهید کۆمەڵگەیەکی هەمەچەشنمانە بێ من وەکو سەرۆکی شارەوانی زۆر شانازی دەکەم بەوەی کە ژمارەیەکی زۆر کوردمان لە شارەکەماندا هەیە بڕوام وایە ئەمە بەڕاستی هەماهەنگ دەبێت بۆ ئەوەی شارێکی ناوازە و هەمە چەشنمان هەبێت لێرە لە مۆرهید زۆر باشە خات و شێلی ئێوەش ئاماژەتان پێدا لە 180 دانیشتوانی شاری مۆرهید کوردن ئەمە بۆچی دەگەڕێتەوە بۆچی ئەو ژمارە زۆرەی کورد لە شاری مۆرهید نیشتەجێن دەزانی ژمارەیەک تاکی کورد وەکەوەی کە من لی تێگەیشتم ژمارەیەکیان هاتوون بۆ ئەمریکا و بە دیاریکرایش بۆ مۆرهید و نۆرت دەکۆتا لە 1990ەکان دوای جەنگی عێراقوا دەماوێت زۆر دەستخۆشی لەو قارەمانیەتی و لەو قوربانیانەی کۆمەڵگەی کوردی بکەم هاوشان لەگەڵ سوپای ئەمریکا داوا دەزانم ژمارەیەک لەوانەوە من هاوڕێیەکێک لەوانە کە زۆر وەرگێڕانی بۆمان کردووە لە کاتی جەنگداوە لە 1990ەکان ئەوان هاتون بۆ ئێرە ئەوان ئێستا لە ڕێگەیەکن و منداڵیان هەیە لێرە منداڵەکانیان دەڕوونە قوتابخانەکانی ئێمە لە کۆمەڵگەکەماندا گەورە دەبن قۆناغی دواناوەندی تەواو دەکەن و دەست دەکەن بە بزنزن ئەوان دۆست و هاوڕێی ئێمەن بوونە تا بەشێکی دانە بڕاو لە کۆمەڵگەی ئێمەدا دوای ئەوەی کە ڕەگ و ڕیشەکانیان بەهێزتر و قوڵتر دەبێت ژمارەشیان بجیاتر دەبێت و دەزانین من قسەم لەگەڵ یەکێک لە مامۆستاکانی قۆناغی دواناوەندی قوتابخانەکەمان کردووە گوتویانە کە نزیکەی 19 قوتابیان هاتوونە تا قوتابخانەکەیوان کە ساڵی داهاتوو پەیوەند بە قوتابخانەکەەوە دەکەن ژمارەیەکی زۆریان کوردن بەڵێ زۆر باشە خات و شێلی من دەمێ بزانم بۆچی بە دیاریکراوی ئەم ڕێکەوتنە لەگەڵ ئیدارەی سربەخۆی زاخۆ یاخود لەگەڵ شاری زاخۆ ئەنجام درا و ئایا ئەمە دەبێتە دەواازەیەک بۆ ڕێکەوتنی زیاتر لە نێوان شارەکەی ئێوە و شاری تری کوردستان سلێمانی هەولێر هەڵەبجە وەکو شارەکانی تر
بەدڵنیایەوە ئێمە کراون بۆ ئەوەی بە دوای ڕێککەوتنی دۆستایەتی بگەن لەگەڵ شارەکانی دیکە لە هەرێمی کوردستان هاوشێوەی شارەکانی دیکە لە جیهان کە ئەوانیش خواستی ئەویان هەیە ئەم پەیوەندی دۆستایانیان لەگەڵ کۆمەڵگەی ئێمەدا بەرەو پێشەوە بدەن. ئێمە کۆمەڵگەیەکی زۆر هەمە چەشنین بڕوام وایە قوتابخانەی دوانەوەندی ئێمە نزیکەی 15 بۆ 16 زمانی جیاوازی هەیە کە قوتابیەکان قسەی پێ دەکەن ئەمەش نزیکەی 45,000 قوتابی دەکات بە شێوەیەکی جیاواز دەبینین زمانی زۆر جیاواز لە کۆمەڵگەیەکی بچووکی وەک شارەکەماندا قسەی پێدەکرێتن. هۆکاری ئەوەی کە ئێمە لەگەڵ ئەم پەیمان نامە دۆستانیانمان کرد لەگەڵ شاری زاخۆ ئەوەیە کە ئافرەتێکی هەیە کە بە ناوی جیهان بریفکانی کە بەڕاستی گفتوگویەکی لەگەڵ من هەبوو نزیکەی 18 مانگ وە پەیوەندی بەمنەوە کرد لەگەڵ گۆهدار شێخۆ ئێمە پەیوەندیمان بەست گفتوگۆ و کۆبوونەوەیەکی زۆرمان کرد هەروە ئەو پەیماننامەی دۆستانەیە کە واژۆمان کرد واتای ئەوەیە ئێمە بە دوای ڕێگە چارەیەک و ڕێگە شێوەیەکدا دەگەڕێن بۆ ئەوەی ئاڵوگۆڕی کللتوریمان هەبێت لە نێوان زانکۆکانمان لە شاری ئێمە و بە دوای چەندین ڕێگە چارەی دیکەدا دەگەڕێن کە ڕەنگە گفتوگۆ لەبارەی پارێزراوی کۆمەڵایەتی بکەین و لە شاری زاخۆ من لەگەڵ گۆهدار شێخۆ دوێنێ قسەم کرد ئەو بەڕاستی پرسیاری زۆری هەبوو لەبارەی بەشی ئاگرکوژێنەوەی ئێمەوە کارمەندانی ئاگرکوژێنەوە بۆ ئەوەی بتوانین زیاتر لەوە تێبگەنێمە چۆن لێرە لە مۆڕهێد کارەکان دەکەین و ئەم بەشە چۆن کار دەکاتن و بەڕاستی بۆ بەڕەو پێشەوە بردننی لایەنی ئابووری و لەلایەنی کللتوری و لەلایەنی پەروەردەی بە دڵنیاییەوەش ئاڵوگۆڕی کەلتوری کاری زۆر دەکەین. زۆر باشە خات و شێلی جگە لە بواری خوێندن و کولتور زاخۆ دەڤەری زاخۆ بادینان بە گشتی دۆک دەڤەرێکە کە لە ڕووی کشتتوکاڵەوە زۆر باڵایە کشتتوکاڵ و بەرهەمی ئۆرگانیکی زۆریە. ئێوە چۆن دەتانەوێ لە ڕووی ئابوووریەوە یاخود لە ڕووی تیجاریەوە هەوڵ بدەن بەرووبوومی هەرێمی کوردستان بگەێنە شارەکەی خۆتان؟ سپاس بۆ ئەم پرسیارە. دوێنێ چاوم بە گروپێک کرد کە لە زاخۆوە هاتوون ئەوان کۆبوونەوەیەکی باشمان هەبوو لەگەڵ یەکێک لە گەورەترین کۆگاکان و کارگەکانی ئێمە لە ئەمریکا کۆبوونەوەیان کرێکێکە لە گەورەترین کارگەکان گفتوگۆی زۆریان هەبوو لەگەڵ لایەن و کەسایەتیەکانی دیکە لەگەڵ بازرگانەکانی دیکە کە لە جیهاندا کار دەکەن و لە لێو کۆمەڵگەی مۆڕهێدان ئێمەش باگراوندێکی گەورەی کشتتوکاڵیمان هەیە وەک دەزانن دەکرێت لە یەکتریەوە فێربین هەندێک لەو تەکنەلۆژیان نوێیانەی کە لە هەرێمی کوردستان و بە دیاریکراویش لە زاخۆ کاری پێدەکرێت ئێمە لە هەرێم و لە شاری مۆڕهێدیش بەکاردێنن بە هەمان شێوە ئەو زیرەکی دەستەی کە لە کشتتوکاڵدا بەکاردێنێت لەم سەردەمەدا بەڕاستی چەندین کۆنفرانسە بوونە لە ناوچەکەی ئێمەدا بۆ تاوتوێکردن و گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتانە ئەو لایەنەی کە لە ویلایەتی مینەسۆتا کار دەکەن و بەڕاستی هیواخوازن کە هاوکار بن لە هەناردەکردن و هاوردەکردنی کەرەستە و بەرهەمەکان لە نێوان کۆمەڵگەکانی ئێمەدا. سێناتۆری ئەمریکا سێناتۆر سمیت ئەوانیش بە هەمان شێوە ئاگیان لەو گروپە گەورەی بە کە لە زاخۆوە هاتوون پەیوەندی هەبووە گفتوگۆ هەبووە و بە دیاریکراویش لە ئاستینەتەوەیش گفتوگۆ دەبێت. زۆر باشە خات و شێلی بە خۆت باش دەزانی گەلی کوردستان یەکێکە لە دۆستە هەرە نزیکەکانی ئەمریکا لە ناوچەکە. ئەمریکاش لە وڵاتە هەرە پێشکەوتۆکانی جیهانە بە دڵنیاییەوە شارەکەی ئێوەش لەبەر ئەوەی شارێکی ئەمریکاییە حتمما پێشکەوتووە. بەڵام پرسیار ئەمەیە ئێوە چۆن دەتوانن ئەو ئەزمونەی خۆتان بجۆزنەوە بۆ کوردستان لە هەموو بوارەکاندا تاکو کوردستانیش سوود لە ئەزمموی پێشکەوتوی ئێوە وەربگرێت؟
بڕوام وایە پێویستی بەکاتە بۆی بتوانین زانیاریەکان لە بنێوان دوو کۆمەڵگەدا لە نێوان دوو شاردا بگوازنەوە باشتر ڕێگەش بووە ئەمە بەرەو پێشبردننی پەیوەندیەکانەوە ئەوەش ئەو شتە بۆ کە ئێمە لە هەژدە مانگی ڕابردوودا کردومانە بەرەو پێشبردننی پەیوەندیەکانە لەگەڵ سەرکردەکانی کۆمەڵگەی زاخۆ و هەروەها سەرکردەکانی شاری مۆڕەهێد ئێستا کە ئێمە توانیمانە میوانداری ئەندامانی سەرکردایەتی زاخۆ بکەین دەتوانین بەڕاستی دەست بکەین بە بنیادنانی ئەم پەیوەندیانە لە ڕێگەی ئەم ناساندنانانەی کە لێرە کردمان کاتێکەوەن سەردانی ئێرەیان کردووە لەسەر ئەم بنەمایە کاری زیاتر بکەین لە هەردوو کۆمەڵگەدا ببینین پێویستیان بە چیە بەرژەوەندیەکانیان چین و کارە لە پێشینەکانیان چیە و بتوانین ناساندن بۆ ئەوانەی دیکە بکەین کە دەتوانن هاوکار بن بەرەو پێشبوونی زیاتر بکەن و پێداویستەکان دابین بکەن. زۆر باشە خات و شێلی من دڵنیام بۆ خۆشە داگاداری ئێستا دوو زانکۆی ئەمریکی هەم لە دهۆک هەم لە سلەیمانی هەن دوو زانکۆی زۆر دیار و ناسراون بەڵام پرسیار ئەمەیە ئێوە دوای ئەم ڕێکەوتنە لەگەڵ ئیدارەی سەربەخۆی زاخۆ بە چی شێوازێک هەوڵ دەدەن کە قوتابی کورد بێن لە شارەکەی ئێوە لە زانکۆکانی ئێوە درێژە بە خوێندنی خۆیان بدەن چه ئاسانکاریەکیان بۆ دەکەن؟ هەندێک لەو نوێنەرانەیە کە هاتنە ئێرە لە هەرێمی کوردستانەوە کەسە پرۆفێسۆر بوون لە نێو زانکۆ و سیستەمی زانکۆداوە پرۆفیسۆر و سەرۆکی شارۆنکەوە نوێنەرەکانی دیکە توانیان لەگەڵ سەرۆکی زانکۆی ویلایەتی مینەسۆتا کۆ ببنەوە هەروەها لەگەڵ سەرۆکی زانکۆی کۆنکۆلاش کۆ ببنەوە چەندین یاسا و ڕێنمایی جیاوازە هەنوە بناغەی پەروەردەیی هەن کە بەڕاستی من لەبارەیانەوە نازانم بۆیە ڕێگە دەدەم زانکۆکان پەیوەندی بەوە بکەن و چۆن دەتوانن ئەم پەیوەندیانە بەهێزتر بکەن و ئالو گۆڕیە کولتوری پەروەردەییە بکەن و بەڵام هەر جۆرێک کە من بتوانم هاوکار بم لە ناساندن و پێشکەشکردنی پشتیوانیەکانم بۆ ئەوەی شارەکەمان و کۆمەڵگەکەمان بکە بە دڵنیایە من ئامادەم ئەم کارانە بکەم بەڵام ئەم ئالو گۆڕە دیاریکرانە پێویستە لە نێوان زانکۆکان بێت و لێک تێگەیشتنێک هەیە داشتێکی لێک تێگەیشتن هەیە لە نێوان زانکۆی مۆڕهێد و یەکێک لە زانکۆکانی هەرێمی کوردستاندا. زۆر باشە زۆر بەڕێز شێلی کارڵسن سەرۆکی شارەوانی مۆڕهێد لە مینەسۆتا ڕاستەوخۆ لە مۆڕهێد لەگەڵمان بووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لە ژووری هەواڵی کوردستان 24 سوپاس بۆ ئێوە کاتێکی خۆش.